و دکتۆر ئیبراهیم سڵاو لێبێت ئەم کاتت باش دەمەوێت لەم پرسیارەوە دەست پێ بکەم کە ناوەڕۆکی ڕێکەوتنی برێکزیت لە چی پێکهاتووە؟ برای خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بۆ ڕێستان بۆ بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەڵبەت ئەم اتفاقی کە لە نێوان یەکێتی ئەوروپا بەریتانیادا کراوە اتفاقیەکی دوور و درێژە ئەبعادی زۆری هەیە، بەڵام ئەوەی کە تێدا زاڵە بدرێتە لە بوعدی ئابووری، واتە ئەوەندەی بوعدی ئابووری هەیە، ئەوەندەی بوعدی سیاسی لە ناو ڕێکەوتنەکەدا نییە. بەتایبەتی دوای دەرچوونی لە یەکێتی ئەوروپا ئەمان باس لەوە دەکەن کە دوای یەکێتی ئەوروپا چۆن پەیوەندی ئابووری خۆیان لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕێک بکەنەوە. لە بواری سیاسی کێشەیان نییە، بەڵام ئەوەی کە کێشەی هەبوو بریتی بوو لە ئەوەی کە چۆن ئەمان بتوانن لە داهاتوودا کاریگەری ئەم برێکزیتە ئەم دەرچوون لە یەکێتی ئەوروپا لەگەڵ یەکێتی ئەوروپادا ڕێک بخەنەوە و نەبێتە هۆی ئەوەی کە بارگرانی بۆ خەڵک دروست بێت و زەرری زۆری تری نەکەن لە ڕووی ئابووریەوە. بۆ اتفاقیان زیاتر وەکو دەڵێ سەرچاوە گرتووە لە ڕەهەندی ئابووری نەک ڕەهەندی سیاسی بۆ چۆنێتی ڕێخستنی ئەوەی کە لەوەکی لەسەر بوو لە نێوان هەردووکیانە. دکتۆر دەمەوێت بزانم کە بەریتانیا چۆن قەناعەتی بە یەکێتی ئەوروپا کردووە، پەرلەمانی یەکێتی ئەوروپا چۆن ڕێکەوتون لەگەڵیان لە قازانجی یەکێتی ئەوروپاشیان تەنها بەریتانیا؟ دوو ڕێی جیاواز هەیە لێرە، چونکە یەکێتی ئەوروپا بەتایبەتی ئەوەی کە لە سەرۆکی یەکێتی ئەوروپا بیستمان و ئەوانەی کە لەوێ تەحلیلی دەکەن دەڵێن ئێمە براوین لەم قەزیە و بریتانیەکانیش لێرە کە لە لەندەنەوە تەحلیل دەکەن دەڵێن ئێمە براوین، یعنی ئەمە دوو سەرەیە، واتە هەردووکیان بە قازانج لێی دەرچوون. ئەڵبەتە دیاریش یعنی خۆ دوای ناکۆچێکی زۆر لەسەر ئەوەی کە ئایا ئەمان بە نۆ دیڵ واتە بەبێ ڕێکەوتن بێنە دەرەوە کە ئەمە زەرەری هەردوو لای تێدا بوو بە دیڵ واتە بەم ڕێکەوتنێکی ئێستا پێی گەیشتون بۆ هەردووکیان خۆیان بە براوە ئەزان، واتە بە بریتانیا ناڵێت زەررم کردو، بەڵام دەڵێ وەکو لە ئەمڕۆ لە ناو پەرلەمانە گوێمان لێبووە پێشتریش لە سەرۆکی حیزبی معارەزە حیزبی کرێکاران وتیم ئێمە ئەم اتفاقی بە اتفاقی لاواز دەزانین، بەڵام لەوە باشترە کە اتفاق نەبێت لە ناوانماندا. و هەروەها یەکێتی ئەوروپاش و ئەوان ڕاگەیاند کە ئێمە براون لەم اتفاقیەوە. جۆرج بۆنسن سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاگەیاند کە وتی بردمەوە لەم اتفاقیەدا. بەڕاستی وەکو بڵێ جۆرێکە لە هاوسەنگی لە نێوان دۆڕان و برانەوەی هەردووکیاندا. دکتۆر لە بۆدە ئابووریەکەیەوە بەریتانیا کەوتوتی ئێمە براوینەوە بە تایبەت سەرۆک وەزیرانی وڵاتە، مەبەستی سەرەکیان لە کشانەوان لە یەکێتی ئەوروپا چی بوو؟ خۆی مەبەستی کشانەوەی ئەم یەکێتی ئەوروپا بەڕاستی ئەمە دەگەڕێتەوە بۆی کە لە انتخاباتی ساڵ 2015 با بڵێن ئەو کاتە دیڤید کامێرۆن سەرۆک وەزیران بۆ پەیمانی داوتی ئەگەر بێت و ئێوە دەنگم پێ بدەن لە هەڵبژاردنەکاندا ئەوە دوای ساڵێکی تر ڕێفراندۆمەکەم بۆ دەرچوون لە یەکێتی ئەوروپا وەکو بانگەشێکی هەڵبژاردن بووە بەشێکی خەڵکی بریتانیاش داوایان دەگرت کە ئێمە بارگران یەکێتی ئەوروپا بارگرانیە بەسەر ئێمە لە ڕووی ئابووری دەبێت مانگانە و ساڵانە پارەیان بدەین و پارەداریان بکەین بەتایبەتی کاروبارەکانی یەکێتی ئەوروپا. بۆ ئەگەر بێت و ئێمە لە یەکێتی ئەوروپا دەرچنەوە پارەی دەگەڕێتەوە بۆ ئێمە ئەو بزەختەمان لەسەر نامێنێ. ئێمە سیاسەتێکی ئابووری سەربەخۆ دەکەن وەکو کەنەدا وەکو ئوسترالیا وەکو وڵاتانی تر بۆ ئەوەی کەوا ئێمەش وەکەوان سەربەخۆ بن و ئابوورێکی بەهێزمان هەبێت و پارەش نەدەین بە یەکێتی ئەوروپا. بۆیە خەڵکێک بە ڕێژەیەکی کەم ینی بتوانێت بردیانەوە 50 بە 49 50 بە 49 لە هەڵبژاردنەکان لە ڕێفراندۆمەکان بردیانەوە. هەتا وەکو ئێستا سکۆتلەندەکان ناڕازین لەسەر ئەم قەزەیە، هەندێک لە ئێرلەندەکان ناڕازین لەسەر ئەم قەزەیە، بەڵام هۆکاری سەرەکی بریتی بوو لە بەرگرانی اقتصادی یەکێتی ئەوروپا لەسەر ئەوروپاکان لەسەر بەریتانیەکان و بریتانیەکان واسیانە کرد خەڵکێکی خەڵکێکی ئەوروپا بە ئاسانی دێنە ئەم بەرەوە وەکو بازارێکی ئازاد ئیشی تێدا دەکەن و خەڵکی ئەمان دەستیکاریان کەمتر دەست دەکەواتە ئیشیان کەمتر دەست دەکەوێت. دۆخی بەریتانیا لە دوای چوونە دەرەوەی لە یەکێتی ئەوروپا بە یەکجاری و بە شێوەیەکی فەرمی چی لێ دێت دکتۆر؟ پێم وایە جارە زووە قسە لەسەر بابەتە بکەین کە ئایا لێکەوتەکانی دوای دەرچوونیەکی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا چی دەبێت لەسەر ژیانی هاوڵاتی ئاسایی لە ناو بریتانیا. بەتایبەتی من پێوەستە بریتانیەکان خۆیانەوە، بەڵام ئەوەی کە من جۆم لێ بوو لە وەزیری تیجارەیە ما بڵێن ئەوەی کە تایبەتە بە بزنس و ئەمانە لێرەوتی لە دوای دەرچوونمان لە یەکێتی ئەوروپا جۆرێک لە ناسەقامگیری دروستە بێت لە بازاڕە بەتایبەتی لە شێوازی هێنانی ئەو شمەکانی کە گومرگی دەخرێتە سەرەوە و ئەو شمەکانی دەڕوات دەرەوە لە بریتانیا گومرگی دەخرێتە سەر لایەن ئەوانەوە. هەرچەندە هەندێک شت هەیە کە ئەمڕۆ بۆریس جۆنسنیش ڕایگەیاند لە ناو پەرلەمانەوەتی کۆمەڵە شتمان هەیە ئێمە بێ گومرگ هاتوچووەکە لە نێوان هەردوو لادا، بەڵام جۆرێک لە ئیرباک دروستەکان لە ناو بازاری با بڵێن بەریتانیا و یەکێتی ئەوروپاش لە هەردووکیاندا.
بەڵام ئەوەی گرنگە من لێرە بیوروژێنم یا باسی بکەمەوەی ئایا ئەمە چەندێک کاریگەری لەسەر سیاستی ڕنگدانەوەی دەبێت لەسەر هەرێمی کوردستان و ڕنگدانەوەی لەسەر سیاست هەرێمی کوردستان لەسەر عێراق و لەسەر ناوچەی خۆڵاتی ناوەڕاست ئەمە شتێکێک بوو لە پرسیارەکان بەڵێ باڵێ ئەنجا داوای لێ بردەکەم دیارە خۆتان ویستانە بترف بەڕاستی بریتانیاێک لەو دەوڵەتانەی کە لەسەر ئاسی سیاستی نێودەوڵەتی کاریگەری هەیە بە تایبەتی بە هاوپەیمانیی لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بنە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست سیاستێکی سەربەخۆی هەبووە واتە سیاستێکی نەبوو پەیوەست بە یەکێتی ئەوروپا واتە سیاستێکی گرودە بەرامبەر بە خۆڕەڵاتی ناوەڕاست چاوەڕێی نەکردو فەڕەنسا چێرە چاوەڕێی نەکردو ئیتالیا و وڵاتێکی ترکی ئەڵێ لەناو خۆڕەڵاتی ناوەڕاستدا بەڵکو سیاستی خۆیە بۆ قەنەعەتی بێ بە تایبەتی لەگەڵ ئەمریکا بە هاوبەشی کردویان بۆیە پێم وایە لە ڕێکدانەوەیکی جەزری نابێت لەسەر ژیانی سیاسی لە ناوخۆڕڵاتی ناوەڕاست لە عێراقدا و لەسەر هەرێمی کوردستان بۆیە ئەمە تایبەتە زیاتر وەکوتم بعدی اقتصادی هەیە لەسەر خۆیان ئەنی ئەوەی کێشەی ئەمان لەسەر ئەوە بوو ئایا سنوورە ئاویەکانە لەگەڵ فەڕەنسا و یەکێتی ئەوروپا چۆن ڕێک دەخەن ڕاوە ماسی چۆن ڕێک دەخەن چۆن خەڵک چۆن ڕاوە ماسی بکە ئەوەندە گرنگیان بۆ داونە گریانەوە دا ئایا مەسەن سیاستی بەریتانیا چیە بێ لە خۆڕڵاتی ناوەڕاست سیاستی یەکێتی ئەوروپا چیە بێ لە خۆڕڵاتی ناوەڕاست ئایا بەرامبەر بە کورد چیە بێ لە هەرێمی کوردستانە یا بەرامبەر بە عێراق بەگشتی چۆنە بێت ئەمانە کێشەوانەوە بەڕاستی کێشەوان هەو وایە خەڵکی ڕاوەماسی بکە لە چ سنوورێکا بیکات چەند ساڵ بیکات چۆن بیکات بە چی ئیتیفاقی بیکات ئەمە گرنگە بۆ ئەوان ئایا دەستی کار لە یەکێتی ئەوروپا چۆن دێتە ئێرە چۆن ناڕوات یعنی ئەوان گرفتیان ئەوە بوو نزیکە 2 ملیۆن پۆڵۆنی مەسەلەن لەناو بەریتانیا ئیشەکە ئایا ئەمە چۆنە بێت چۆنە گەڕێنەوە مثلا خەڵکێکیش یعنی بەتایبەتی ئەوانەی کە لە ئەوروپا بوون و لاجی ونا چۆن بێنە ئەمبەرەوە چۆن بڕۆنەوە چەندە ماوەکەوانی کێشەکە کێشەیەکی ئەوەندەی پەیوەستە بە خەڵکی تاک بە تاکی ئەوروپیەکان خۆیانەوە بە بەریتانیاشەوە ئەوەندە پەیوەندن بۆ بە سیاسەتیان بە سیاسەتی ئەممان ئەوروپیەکان بەریتانیەکان بەرامبەر بەدەرەوە زۆر باشە دکتۆر ئاماژەت بەوە کرد زیاتر بۆ ئەدێکی اقتصادی هەیە ئەم برێکزیتە بەڵام دەمێ بزانم کە دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کەمێکش ئاماژەت پێکرد کاریگەری چی دەبێت لەسەر ئەو پەناهەندانەی و پەنابەرانی کە لە وڵاتی بەریتانیان یاساکان هیچ ئاڵوگۆڕیان بەسەردا دێت لە بواری هاتوو چوونە ناو بەریتانیا یاخود سەبارەت بەوانەی کە لە ناو بەریتانیادان بۆ پەنابەرن خۆی هاتنی پەنابەرێکێک لە هۆکارانەی کە مەسەن برێکزیت ئیشی لەسەر دەکرەوەیە کە ئێمە حدودەکانی خۆمان تۆکمەتر و تونند و تۆڵترەکەین لەبەرەوەی خەڵکی زۆر کەم بێتە ئەمبەرەوە واتە بێتە ناو بەریتانیا و کۆچکە بۆ بەریتانیا ئەوە ئەمە پێم وایە تونتری دەکەن لە مودووە و زۆر پەیوەست دابن بەو یاسە و ڕێسانی کە مەسەلەن فەڕەنسیەکان و ئەڵمانیەکان و کۆکو ئەیهێتی ئەوروپا دەرێکا لەو بوارەوە چونکە ئەمانێکی لە خاڵەکانن ئەمەیە کە ئەمان سنووری خۆیان داخن بە ڕووی کۆچبەراندا مەگەر بەکەمی دەمێنێتەوە سەر ئەو کۆچبەرانی کە لێرەن ئەوانەی کە هاتوونە تێرە و داوای ئیقامەکەن و لە ناو بەریتانیان و ئێستا حاڵەتەکان لەو بینەدایە بەڕاستیەوە دەوەستێتەوە سەر ئەوەی کە ئایا بەریتانیا چەند پێویستی بە دەستی کار هەیە ئێستا لێرە کۆرۆنا ڤایرۆس ژیانی هەمووی مەسەلەن گۆڕیوە ژیانی اقتصادی گۆڕیوە خەڵک بێ ئیش هەنێ خەڵکێکی زۆر بێ ئیش بووە ئایا لەم کات و ساتەدا بەریتانیا پێویستی بەدەستی کارە بێ بۆ یەکەوە ئەوانەی کە هاتوو مەسنی قامان باتیان نا دەوەستێتە سەر ئەوان ئەوەیە کە لە تازەترینیش لێدوانی بۆرۆس جۆنسن گوێم لێ بووە و بیستمان و خوێندمان و ئەوەیە کە ئەوانەی کە مافی کارکردنیان نییە لێرە و چەندین ساڵ لێرەن لە ناو بەریتانیان داوای لە هۆم ئۆفیس کردواتە وەزارەتی ناوخۆی ئەمان کە ئیجازەیان بات بۆ یەکەوە ئیش بکەن بە شێوازی ڕەسمی کابەتامە دەرەنجامی ئەوەیە کە بەریتانیا دوای ئەم دەرچوونە لە یەکێتی ئەوروپا پێویستی بەدەستی کارە بە چونکە ئەوروپیەکان ناتوان بە ئاسانی بێنە ئەمبەرەوە وەکو پێشتر پێش ئەم برێکزیتە کردووان لەبەرەوە ئەو خەڵکی کە لێرەیە بەریتانیا ئەوێت ئیسفادەیان لێ بکات بۆ یەکەوە زیاتر ئیستیغدامیان بکات بەکارە بێ ناو ئیش و کارەکانی خۆیان ئەگەر پێویستی بەدەستی کار هەبوو لەم بارودۆخەش هاوتم کۆرۆنا هەیە لە دەزان ئیش زۆر لە بەریتانیا ڕێژەیەکی زۆری بڕیوە بۆیە لە ئێستادا ئەمە ڕوون نییە ئایا مەسەن هۆم ئۆفیس چۆن تەعامل لەگەڵ قەزەیەکە بەڕێز دکتۆر ئیبراهیم عەزیز شارەزای کاروباری بەریتانیا سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان